بینەران بەردەوامی لەگەڵتان لەم تەوەرەیە لەم گفتوگۆیە قسە لەسەرەوەکەین با بزانین مێژووی دێرینی کورد چییە و کورد چۆن بناسین بە خاوەنی نەتەوەیەکی مێژوویەکی دوور و درێژی هەیە بەڵام وەکو پێی زانیاریمان نییە لەسەری یاخود زۆر جارکێ مەقسە لەسەر مێژووەکەین پێمان وایە بە مێژووە تێپەڕی بوو بۆ بەشێک لە مێژوو چەندە گرنگێمە لە مێژووە پەن وەربگرین و سوود لە مێژوو وەربگرین و چەندە مێژوو گرنگە بۆ ئێستا بۆ قسەکردنە سەرم بابەتە میوانداری مامۆستا سۆران حەمەڕەش مامۆستای زانکۆ سپۆڕی بواری مێژوومان کردووە. مامۆستا سۆران سڵاو لێبێ زۆر بەخێر بێ. ڕۆژێکی نوێ باش بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس بێ. مامۆستا سۆران بە هەر لەوە دەست پێ بکەین. ئایا مێژوو گرنگە؟ گرنگی مێژوو چییە؟ پرسیارێکی زۆر بەجێ بۆ چوونی من ماوەی دوم پێش لەگەڵ کۆمەڵی مامۆستای زانکۆ دانیشتووم هەر بۆ تاقیکردنەوە وتم کەسێک هەیە لە کووردا کە هەست بە ینی مەسەن لێکۆڵەرێک یا کەسایەتێکی مێژووی کە شانازی پێ بکەی کۆمەڵێ بوون یەک کەسیان هەرچەند هەوڵیان هەمووشی خوێنەوە کەسێکیان بە خەیاڵان هات بیری لێ بکەنەوە لە کۆمەڵگەیەکی ئاساییە ئەمە نەکێشەیە ئەمە کارەساتە واتە تۆ مناڵت گەورە ئەبێت خوێنەوارەکەت خۆی ناناسێ یعنی نمونەیەکی مێژووی نییە کەسایەتیەک نییە کە چاوی لێ بکە لەبەرەوە ئەبینیت خەڵکەکەمان دوای فردەوسی و دوای متەنەبی و لە کاتێکە فەرهەنگێکی دەوڵەمەنی گرنگت هەیە بۆ مێژوو گرنگە ئایا مێژوو هەر بۆ ئەوەیە بڵین باو باپیرەمان گرنگ بووە و تەواو لە کۆتایی نەخێت ئێمە چیرۆکێکی ئەم چیرۆکی کە ئەمڕۆ هەمانە ئێمە بەردەوامی ڕابردووین شتی خۆشتان بۆ جێڕم باوکم زۆر حەزی لە پەند و شت بوو هەموو جارێکە شت بازەکە ئەیوب بەحوشتریان و کوڕت بووە ئەویش وتی کە من بارم چلمەن بێ چنێر بێت چمێ یعنی هیچ لە ژیانی من ناگۆڕێ بەڵام سەری و پەندە بچووکەکە چەند شتی ڕابردوویتە ژمارە چل ژمارەیەکی پیرۆزە هەم ناوی خوایە هەم ژمارەیەکی پیرۆزە لای سۆمەریەکان من کە ئەمڕۆ بە چیلۆ مامەڵاکەین من هەتا 20 ساڵ لەمەوە پێش بەکارە هات یەکەیەکی کێشی سۆمەریە مێ وژەیەکی سۆمەریە کە ئەمڕۆ هەرڵین مێ واتە لە پندێکی بچووکە سێرکە چەند ڕابردوومان هەڵگرتووە هەر ڕفتارێکین ڕفتارکردنمان لەگەڵ ئەمڕۆوە بێەوەی ئاگامان لە خوان بێ فەرهەنگێکی ڕابردووی کۆنی ئەم ناوچەیە کە لەگەڵ خۆمانە هێناومانە ئەمڕۆژ بەو کەرەسانە ڕفتارەکەین ئەگەر لەم کەرەسانە تێنەگەی نەزانی چۆن هاتووە تۆ ونیت ئەگەر سیرکەی مناڵێکی تورک یا فارز یا عەرەب لی پرسە شانازی بە کێیەکی لەوانەیە زۆر ئاسایی دەیانێ بۆ بژمێرێ لە کاتێکا تۆ فەیلسوفی جیهانیت هەیە کەچی مناڵێک نەک مناڵێک با بڵێم خوێنەوارێکی گەورەی زانکۆکە لی پرسە ناوی کەسایەتێکی کوردم خۆ بڵێ نایزانێ لە کاتێکا تۆ فەیلسوفێکت هەیە کە مەسەلەن نمونەیەکە بۆێنمەوە کەسێکی وەک سوورەوەردیت هەیە هەر بە ئەنگلیزی ناوی سوورەوەردی بینە بە هەزارەها لێ کۆڵیونە و دکتۆرا و ماستەرە بین لە جیهان خەڵک لێرە ناوی نەبیستووە کەواتە تۆ ونیت خەڵکانێک کە ونن جام بە مێژوو کەرەستەیەکە بۆ خۆ دۆزینەوە بۆ خۆ ئاشناکردەوە بەخۆ تۆ ناتوانانی هەنگاو بنەی بەونی مرۆڤ خۆی لە ڕابردووی خۆی تێ نەگات ناتوانێت هەنگاو بن مامۆستا لا نەبڕاستێمە پرسیارەوە کەم هەر لەسەر بۆ نمونە ناوی سۆهرەوەردی دێنا یعنی زۆر جارێمە کەسایەتی ژیانیمان هەیە بەڵام ئایمانەوەکو کورد مامەڵەیان کردووە ینی بۆ نمونە ئێستا زۆر بمانم قسەی بۆ بە قسەیەکی باوەڵێن کورد کەسێکی تا هەڵکەوتو نییە کە بۆ شانازی پێ بکەی وەکو بیریارێک وەکو فەیلسوفێک یعنی ئایا ئێمە هێندە بێ کەسایەتین هێندە بێ خەب با بڵین لەو ڕۆوە بێ با بڵین ئەو کەسانین کە شانازیان پێ بکەین پرسیارەکە دیکەم جارە بڵێ ئایا ئەمانەوەکو کرد مامەڵەیان کردووە ئایا ئەمڕۆ کێشێ فەلسەفە نووسێ ئەڵێ کوردم یەکەم یا فەلسەفە نووسێ کابرایەکی وەکو سوورەوەردی فەیلسوفێکی جیهانیە 36 ساڵ ژیاوە لە ژیانیا کوشتیان هەر لەسەر بیر و باوەڕ و فکری کوشتیان ئەم کار نزیکەی 47 ینی بەرهەمی بەجێماوە ئەم کابرایە لەسەر نابێ بە پێوەری ئەمڕۆ مشت کێشەکەمانەوەی ئێمە خەڵکانێک ڕێنمایی ناسیۆنالیزمی کوردیان کردووە هاتووە پێماڵێ وازانێ بە خەڵک وەکو ئەمڕۆ بڵێ من کوردم و عەلەمی کوردی هەوە نەخێر 1000 ساڵەوە پێ 800 ساڵەوە پێش بە زمانێکی تر قسەیان کردووە کابرایەکی جیهانی هاتووە فەلسەفە ئەنووسێت
لە ناو خاکەکەی توا لە دایک بووە بە زمانی ئینگلیزی بۆ هەزاران لێکۆڵیوین لەسەر بێ بۆ کورد ناوی نەبیست بێت سوورەوەردی نایەت بڵێ هاتووە لەسەر فەلسەفە نووسێ کاتێ لەسەر فەلسەفە نووسێت باسی مانیت بۆکە باسی تەسیری فکریمانی باسی فلاتونت بۆکە مانی هەم پێغەمبەرێکە هیم ناوچێ کەواتە ئەو شەرت نییە بە زمانێ پێ بڵێت من کوردم بەڵام بە زمانێ پێ دەڵێم من لەسەر شتێگە نووسم کە تەواوکەری ئەم فەرهەنگەیە کە بۆ نمونە باسی دینی مانیەکە باسی دینی زەردەشتی باسی و ئایناناکە کە لەم ناوچەیە هەروە لە ڕووی فەلسەفی فکری و ماوساوە هەمانە ڕخنێنیە کە لە سەلاحەدین ئەیوبی و چەندین کەسایەتی کە شەگیرێت من هەر یەکێکم لەوانەی کە زۆر دژی ئەو ڕخنەیەم کە لە سەلاحەدین چکە ئێمە سەلاحەدینمان نەناسیوە ئێمە بە چاویلکێکی عەرەبی مەسەلەن ئەو لێکۆڵینەوانی کە بینیومانە سەر سەلاحەدین هاتوین مثلا عربێکی ناسیۆنالیست لەسەر یا عربێکی مسلمانی تونڕە و هاتووە سەر سەلاحەدین لە ڕوانگەیەکی قەومی یا دینیەوە لەسەری نووسراوە ئێمە وەکو کورد سەلاحەدین ناناسین سەلاحەدین ئەگەر من هینەکەم هەیە قسەیەکی ناو مەجلیسەکەیان کە ڕەتەک خەریکە سەلاحەدین ئەوێ بە سوڵتان کەوێ بە سوڵتان ئەبێ میرە بچووکەکان میرە بچووکەکان ڕازی کە هەروەکو ئەمڕۆ چۆنم سیاسیانەی ئەبینی دەسەڕاستی سەلاحەدین کابرایکی کوردی ترە ناوی شێخ ئیسای هەکاریە شێخ ئیسا نێرێ بۆ لای میرەکان ئەخیر میان پێڵێ یاروقی ناوی یاروقیە مەبە بەڕێگر لە بەردەم سەلاحەدینە یەکەم سەلاحەدین خوشکەزاتە دووەم ئەگەر دەسەڵات لە دەست کورد دەرچێتە دەست تورکەوە ئەمە تقریبا 50 ساڵ دوای ژیانی سەلاحەدین تۆمار کراوە واتە ئەمە بەڵگەنامەیەکی مێژوویە نەک ئەوە بەرەی سەلاحەدین لە مەکا کە مردووە بەرەی سەلاحەدین کە تەبەن و ناوچانە هەمووی بەدەست ئەیوبیەکانەوە بۆ دوای سەلاحەدینیش کە وەسیەتی کردووە بمرێ ناردوێتی بە شوێنێکێک لە کەسایەتی ئاینی هەولێریەکانی مەکە بۆ ئەوی وەسیەتی لا بکە واتە ئێمە ئەسڵەن سەلاحەدین ناناسین ئێمە ئەچین کتێبی عەرەبی خوێندنەوە کە وەکو عەرەبێ بێنە مە سەلاحەدین کورد بووە تەنانەت مۆسیقا لێرەکانی دەوری و بوژانەوەیەکی فەرهەنگی کوردی زۆر گەورە ڕوویاوە بەڵام بەداخەوە ئێمە زۆر سەرزارەکی ئەو مێژووی خۆمان سەیرەکەین بۆیە سەلاحەدین ناناسین بەڵێ مامۆستا کەواتە با باسێک لە مێژووی کورد بکەین با بزانین مێژووی کورد بۆکەی ئەگەڕێتەوە ئەگەر خۆ ئاماژەیەکی پێ بکەین مێژوو خۆی کاڵی ئەمڕۆڵی مێژوو بە شێوەیەکی ئەکادیمی ئەگەر مێژوو لە شێوەیەکی جیهانە ئەو کاتێک کە مرۆڤ قەڵەمی خستە سەر هین و باسی خۆی کرد ئەوە کراوە مەسەنن 5,000 ساڵەوە پێش کە سەردەمی سۆمەریەکانە لەو سەردەمەوە باس لە مێژووەکەین لە ڕاستیە کورد لەو سەردەمەوە شتی هەیە کە کاتێ لەسەر بەرد 5,000 ساڵ ئەبینی ئەم وشانەی کە من و تۆ ئەمڕۆ قسەی پێەکەین بەشێکی زۆری لەسەر بەرد 5,000 ساڵ لەمە پێش باو باپیرەمان نووسێتی ئەو مێژووی ئەمە ئەمانەی کە تۆ ئەمڕۆ لە مۆزەخانەکان ناچی سێری کارەکانیانەکەی بەڵام بەداخەوە لە ژێر کاریگەری داگیرکردنا ون کراوی تۆ هیچ نیت ئەمنت پێراوەتەوە ون بووین ئێمە ئەوە ناناسین بۆی لە کورد بگەین بۆ نمونە شوێنێکی وەکو بێستان سوور شوێنێکی وەکو چەرموو ئەمانە سەرەتایەکە بۆ تێگەیشتن لە خۆمان ماوەی لەمە پێش لە بێستان سوور کنەوپشنین کرا گوندێکی سەرەتایی دۆزرایەوە پێشەوەی ئەو تاوکەم ئەمڕۆ لە جیهانە ئەگەر بتەوێ تێ بگەی لە سەرەتای نیشتە جێبوون و کشتتوکاڵ ئەبێ بگەڕێتەوە بۆ کوردستان چکە لە کوردستانە دەست پێکرەوە لە شوێنێکی وەکو بەستان سوورە سەیرەکەی گوندێ دۆزراوەتەوە تەمەنی 11,000 ساڵە لە چەرمووە 9,000 ساڵە لە ئورفا 12,000 ساڵە ئەمانە خەڵکی دەرەوە نین ئەمانە ئێمە ئەمانە بووین و بەڵگەی زۆر جیاوازە یعنی تۆ بەڵگەیەکت هەیە کە ئەمە هیچ بوار ناکە ئینکاری لێ بکەیت ئەمانە ئێمە بووین دوایی لە بەڵگەنامەی ترا بۆ نمونە کۆنترین کتێبی کشتتوکاڵ ئەمڕۆ کە مابێت لە سەردەمی ئیسلامە کابراایکی کووردە ئەم کابرا کووردە خەڵکی کرماشانە لە ساڵی 900 واتە 1200 ساڵەوە پێش ئەم کابرای نەک کۆنترین کتێبی کشتتوکاڵی هەیە بەڵکو کتێبیشی هەیە لەسەر مێژووی کورد کە ئێمە ئاگامان لێ نییە واتە 1200 ساڵەوە پێش کابراایەکی کورد مێژووی خۆی نووسیوە و هەم پیشانیشیاوە کە باوکی کشتتوکاڵ زانستی کشتتوکاڵ لای کورد زانست بووە جا بەڵگەکان زۆرن دانێکی تر هەیە بۆ نمونە هەموو جارێ منەوە نمونەیەکی گەورەیە لام چکە کورد خۆی نەینووسیوە کابرای هەیە ناوی ابن وحشیە خۆی بە
ئەڵێ ئێمە منافیسین لەگەڵ کووردا جێبڕکێ هەیە لە نێوانمانە ئێمە وەکو کلدانی باوکی شارستانیەتی بەڵام کوردەکان ئەڵێ نەخێر ئێمەین ئەمە لە ساڵ چەند نزیکەی 1200 ساڵەوە پێش ئەڵێ کوردەکان لە شتێکە لە ئێمە باشترن لە زانستی کشت و کاڵ و تایبەتمەندی ڕووەکە چێ بێت کە تۆ خاکەکەت کۆنترین کشت و کاڵی تێبێت زانستی کشت و کاڵیش بە شایەدی خەڵکانێک کە بربەرەکانی لەگەڵ تۆ بکە ئێستا کۆنترین چاندنی گەنم لە کوردستانە وە بە کتێبیش هەر کۆنترین کتێبی زانستیێری تۆیە کەچی ئەچیتە زانکۆیەکی بۆ نمونە کە زانستی کشت و کاڵ بڕۆ بەشی کشت و کاڵ لەگەڵ دەست پێیەکەن خۆ سەرەتا کورد نییە ئەبێ سەرەتا بچن بۆ ئەوروپا چکە وونە ڕەجی نییە نەزانستمان ڕەجێ بۆ نمونە کەسێکی هەیە وەکو سەفیەدینی ورمەی سەفیەدینی ورمەیی 800 ساڵەوە پێش باشترین کتێبی مۆسیقا لە تیۆری مۆسیقا کە ئەمڕۆ لە جیهانە بە عەرەبی مابێ طبعاً کابراایکی کووردە ئەو وەختە دەسەڵات عەرەبی بۆ زۆر ئاساییە نابێ ئەمە بەو هینە بەو پێوەرەمان بڵێن بۆ بە عەرەبی نووسوێتی نابێ و پرسیارە بکەین لەبەرەوەی ئەمڕۆ چەنەهان زانای هەندی هەیە بۆ بە فەخرەوە لە من هەندیم بەڵام بە زمانی ئینگلیزی لەبەروی زمانی پەیوەندی و زمانی زانست زۆر ئاساییە ئەویش ئەو وەختە زمانی عەرەبی زمانی دەسەڵات بووە بەڵام ئەوە ناگەێنێ کوردینەوە با بێ مۆسەر سەفیەدین ئەمڕۆ بۆ ئەوەی باشترین کتێب لەسەر مۆسیقای کوردی بناسی ئەبێ کتێبەکەی سەفیەدین و ورمێنی خوێنیتەوە ئەمە زانستە زانستی مۆسیقای نووسیوە هەرەو نییە بەدرەدینی هەولێری هەیە زریابت هەیە کە لە هەموو عالەمان ناسرێ کورد ناینەویستوە زریاب لێرۆ ڕۆشتووە بۆ تەبەن لە کوردستانە چۆتە بەغا لە بەغا گەورە بوو دوایی بەغا بەجێڵێ ئەچێتە ئیسپانیا ئەمڕۆ لە ئیسپانیا ئەگەر باسی مۆسیقای ئیسپانی بکەیت و زریاب نەناسی وەکو مۆسیقا نەناسی بێ کەچی ئێمە خۆمان ناوی زریابمان نەبیستووە خەڵک هەیە دکتۆراکە لە مۆسیقا ناوی نەبیستووە ئەمێ من جارێک دەڵێم ئێمە ونین کە تۆ لە هیچ بوارێکە خۆت نەناسی لە کشت و کاڵە خۆت نەناسی لە فەلسەفا خۆت نەناسی وابزانی هیچت نییە ئێمە خەڵکێکی ونین خەڵکێکین بە تۆ مەڵێ حەقایەتی ئاری و کەمانە هیچ بنەماکی زانستی نییە ئێشتا باشەوە خۆت و بابەتە واز کرد لە مێژووە ئێمە نەوەکانمان وا پەروەرداکرێ ئێمە ژیانی هەرۆمان خوێندووە لە مێژووە لە ڕابردووە کورد بەڕەچەڵک ئەگەڕێنەوە ئاری و سنەوە سەر هیندۆ ئەوروپیەکان و ینی ئەم بابەتانە چەندە ڕاست و دروستی هەیە با دووشت جیابکەینەوە هیندۆ ئەوروپی گروپی زمانەوانیە ئەمە زانستە تۆ ئەشی مەسەنەن تۆڵەی وریابە لە کوردیا وریابە بیکە بە ئەنگلیزیە بێ بی ئەوێ یعنی بەکە بخەرە بێشەوە بێ بە ئەنگلیزی ئەمە ئەمە سیرەکی لێگەچێ یاڵێ تو بی ئۆ نۆ تو بی شکسپیر واڵێ تەرجمەی کە بۆ کوردی بێ بی نەبی تو بی نۆ تو بی سەرێکی ها ئەمە ئەم دوو ڕستەی خۆڵی ئەڵێ یەکە بە شەرتێ لە ڕووی دووریەوە زۆر لێمان دوورن چەندەها وشە ئەمڕۆ کە بەکارێنی ئەگەر لە خۆنی زەرگی لەگەڵ ئەنگلیزی هاوبەشە ئەمە پێڵێن زانست لەبەرەوەی بەڵگەیەکت هەیە و ئەمە پێڵێن گروپە زمانەوانی واتووە کۆمەڵێ زمانن لە ڕووی مێژووی و هاوبەشیکی زۆریان هەیە بۆ کار زۆرەکە لێرە ناتوانین باسکەی بۆ هاوبەشی هەیە ئەمە پێڵێن هیندۆروپی ئاری باسی ڕەچەڵەکە ئەواتە خوێن ئەمە لە سەردەمێکە ئەم تیۆری خەیاڵیە نووسراوە کە ئەوروپیەکان ناسیۆنالیست بوون ویستیانە ڕابردوویەکی زۆر شکۆمەند و گرنگ بۆ خۆیان دروستکەن خەیاڵاتە مێژوو نییە لە ڕاستیە نەزانستە کتێب زۆر هەیە بۆ نمونە کتێب هەیە بە ئەنگلیزی هاو جەرمن کریتیڤ ڕیس چۆن ئەڵمانیەکان ڕەگەزیان دروست کرد چۆنم بەم خەیاڵاتانە و بە قەومیەت و لە ئەسەر ئەساسی ئۆیدیۆلۆجی ئەم ئاریە دروستکرا ئاری مانای زانست نیە چونکە ئاری ئەگەر ڕەچەڵەک بێ تۆ بێ بە خوێن بزانین ڕەچەڵەکە لەکوێ نەک بە زمان ئەبێ زمان جیاکەینەوە ڕەچەڵک ئەبێ لە مختبەرە لە تاقیگەیە تۆ خوێن بزانی ئەم خوێنە لەکوێوە هاتووە بەمە ڕەچەڵەکەت پێڵێ نەک بە خەیاڵاتی کۆمەڵی خەڵکانێک کە 200 ساڵەوە پێش حەقایەتیان نووسی و نایەن ناوە مێژوو ئەو مێژوویە منی ئێمە خەڵکی ڕەسەنی ئەم حاکەین لێرەوە شارستانیە تێدەستی پێکردووە شارستانیە زین بۆ دەست پێکە مرۆڤ سەرەتا ئەمنە سەرقاڵ بووە کە ڕۆژانە نانی پێ بکە نەیتوانیوە بیرکردنەوە بکە و داهێنان بکە سەردەمانی شارستانیت پێ بوو کە شۆڕشی کشت و کاڵ دروست بوو چۆن ئەڵێن ئەمڕۆڵین شۆڕشی پیشەزای شۆڕشی کشت و کاڵ لە کوردستان نادەست پێکرێت تۆ ئەگەر گەڕێیتەوە بۆ سەرەتای شارستانیە دەبێت بێ کوردستان چکە لێرە خەڵکێک خواردنێکی زیایی هەبووە کە خواردنی زیاد هەبوو
ئەتوانی دانیشی لە ماڵەوە ئەتوانی شەو نان بخۆیت و بیکەیتەوە ئەمە داهێنان لێرە لە ڕووی دینی لە ڕووی فکریەوە خەڵکانێک توانیوانە پێش زۆر کەس لە جیهانە پێش بکەون ئەمە شارستانێتێکی لە کوردستانە دروست کردووە کە بەڵگەی زۆری لە پشتەوەی ئەمە شوێنی ئەوەیە بەس بەداخەوە کوتم بۆی خیاڵات توشتەوە سەرقاڵی ئاری و ئەوەی کە بەڵگەی و لە بەردەمانە ئەی بینین خەریکینین کە زانستە و بە شێوەی زانستی ئەتوانین لە خۆمان بگەین دوای حقایەتێکی ئەوروپی کردوین بەداخەوە لێکۆڵەر و زانکۆکارمان مامەڵەی قورئان لەگەڵ کتێبی ئەوروپیاکە وەزانێکی قژی زەرد بوو کتێبی نووسی تەواوی ترەما بێ وەکو قورئان و ڕاستی مامەڵەی لەگەڵ باشە پرسیارەکە بکە لانیان ویست پرسیاری ئەوە بکەم ئێمە وەکو مامۆستا تۆ باسە کرد دەیان زانای گەورەمانێ دەیان بریاری جیهانیمانێ دەیان کەسایەتیمانێک کە لە سەراسی ئەوروپا و جیهان ناسراون بەڵام خۆمان نایان ناسین ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە مناڵم یەکێ لە فاکتەرە گەورەکان داگیرکردن لە وەلەوەمە داگیرکراوین ئێسەش داگیرکراوین بەڵام تا ئێستا لێکۆڵینەوەمان لەسەر داگیرکردن نەکردو پێم وتی تۆزە لەم پێش بڕۆ لەگەڵ مناڵێکی فارسا قسە بکە لەگەڵ مناڵێکی تورکا قسە بکە لە خوێندنگا فێریانەکەن تۆ چیت بەمە گۆژەکرێن بەردەوام لەگەڵ ئەمە مناڵێکی کورت لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باشوور پێڵەن تۆ هیچ نیت بێوەی ئاگای لە خۆی نەبێ هەموو ڕۆژێ متەنەبی پێڵەن فیردەوسی پێڵەن کۆڕشی پێناسێن ئەمە پەیامی لە پشتۆیە فارس شتە تۆ هیچ نیت عەرەب شتە تۆ هیچ نیت تورک شتە تۆ هیچ نیت ئەم مناڵە کە گەورە بێت منم تۆیت ئەمانە کارەکەین تۆ لە بواری ڕۆژنەمانی ئەم لە باری مێژووە کەوینە ژێرم کاریگەریەوە لێکۆڵینەوەی جوانی زۆر کراوە لەسەر کاریگەری داگیرکرد کابرای هێنای پاڵۆفێرەری ئەڵێ خەڵکی داگیرکراو وای لێت ئەو نەپێڵەن تۆ هیچ نیت لە خوێندنگا لە میدیا وای لێ کاتێ زەین ڕقی لە خۆیەتی ئێستا ئێمە نووسەرمان هەیە هەموو ژیانی دووشتی نەخسۆ سەر ئەدەب و فەرهەنگی کوردی هەموو نووسینەکانی گاڵتەکردنە بە خۆ لەبەرەوەی ئێمە ئێستا زۆرمان قسەی مێشت و بیرکردنەوەی خۆمان ناکەین بەڵکو ئەوەی کە پێمان وتراوە تۆ هیچ نیت بێەوەی لە ئیمانە تۆمار بووە ئەڵێن ئێمە هیچ نین ئێمە کەیشت بوو ئێمە کەی هیچمان بووە کورد هەر هیچی نەبووە ئەمە هەر لەگەڵ شتەڵی تۆ یەکسەر ئێستا خەڵکی لەوانەی سێرم پرۆگرامە بکە ئاسایی یەکسەر لە بۆڵە بۆڵ لەژێر لێوێ چکە فێر کراوە گۆش کراوە بەوەی کە هیچ نیت لەبەرەوە وای کراوە کە تۆ لە بەردەم تا شەمسەدینی شارەزووری گەورەترین فەیلسوفی جیهانە بۆ من کەچی من کتێبەکەی خوێنمەوە شەرمەکەم عالم لەم شوێنی من و تۆ لەدایک بووە بەڵام من و تۆ من ناوین بستووە بەڵام لە ساانەوە و نۆی کورد نایناسێ ئەمە شەرمە کاتێک کە ئەو کتێبە مەزنەیە خوێنیتەوە کە ئەچێتە قوڵایی فەلسەفەوە کاتێ 800 ساڵ لەوم پێش تاریخی فەلسەفەت بۆ نووسێ مێژووی فەلسەفەت بۆ ڕوو نەکاتەوە فەلسەفەت چییە نایناسین ئەمە کێشەکەیە کە ئێمە داگیرکردن وەکو داگیرکردن ڕوویاوە ئێمە هەوڵی بژانەوەیەکمان هەوڵمانەوە میکانیزمێ بەرامبەر داگیرکردن لەم چەند ساڵە هیچ نەبێت لە باشوور پرۆگرامەکانمان کۆمەڵگەیەکی بە سیاسی کراوی وەڵکراو هەموو ئێوارێت تەلەڤیزیۆن بکەرەوە ئەندام مەکتەبێکی سیاسی یەک قسەیز لە بۆکە هەموو ڕۆژێ ئەمە ئیتر خەڵک یعنی بێزار بوو تۆ قەت بینی تۆ سەردێڕی هەواڵەکان بڵێ ئەزانم میدەکان بە کوردی قسەیان کردەوە قەت شیوا بینیوە قەت بینیتە سەردێڕێکی هەواڵ بڵێ ئەوە ئاسەوارێکی گەورەی کوردستان دۆزرا نەخێر ئەوەی ئەی بینی هەر سیاست ناڵم گرنگ نییە ئەبێت تێبین بەڵام لە کۆمەڵگەی کە ئاواون کراوە پێویستی بە بژانەوە هەیە دەبوو پلانێک هەبێ هەوڵێ بێ ئێسام هەوڵی ئێوە مەسەن یەکێ من بەشێکی بچووکم لەم کۆمەڵگەیە بەڵام ئەبێت لە هەموو ڕوویەکەوە لە خوێندنگەوە لە میدیاوە لە هەموو شێ بژانەوەیکی فەرهەنگی بکەین کە نەگرەمە نەک هەوڵی بۆنێن سەرەتاکەشیمان دەست پێ نەکرد مامۆستا ئەو کەسایەتی بەخوا پرسیاری دەمێکەوە پرسیارەکە لەوی نەچێتەوە مامۆستایستم باس لەوە بکەم وەکو ئەزانین کورد خاوەن مێژوویەکی جوان و پرشنگدارە با بزانین ئێمە وەکو کورد تا چەندێک توانیمانەوەی نوێ ئاشنا بکەین بەو مێژە جوان و پرشنگدارە بۆی هەروە بۆ شێوەیە بمێنێتەوە وەڵاوکو ئێستا هەر جوابی و پرسیارم ماوە نەک هەوڵمانیاوە یعنی ئێستاش ئاوا دەسەوەسان وەستاوین وەکو وایە کابراایەک هیچی نەبێت لە جیفانیا کابرای هەژار بێت
بەڵام لە بەردەمیا گەوهرێک لە زێر و خشلوزی و کاڵێم زێر ئێستا هەر بۆ نمونە کاڵێم زێر ئەوە می باو باپیران توتی زێر میدەکان 2800 ساڵەوە پێش تۆماریان کردووە ئەم خشلوزی ڕوزێەوە ئالەوایە تۆ لە گیرفان تا هیچ سیتیانی ئاوا سەیریەکەیت دەسی بۆ نابیت ئێمە بە شێوەیەژین لەبەرەوە مناڵەکانمان گەورە بێ من چەند ڕۆژەنەوە پێش لە کلاسە ئەمیز بزانم ئەو خوێندکارەکانم خەریکی چین مەسەنەن کێ کەسایەتیەک مۆدێلە بۆیان کە لێمە پرسین سێرەکەم ئەکتەرێکی تورک و ئەکتەرێکی فارس و سێرەکەم کەسایەتیەک نییە لە مێشکیانە کە ڕێنما بێ کە کاریگەری لەسەریان هەبێ لەبەرەوەی کورد بێ من نامێ من دژی ئەوەم کە بڵین کورد عەزیمە و نەخێر بەڵام هیچ دەمێت تۆ خۆ بناسە بڕۆهەچی زمانە فێر بە تۆ خۆ بناسە بڕۆهەچی فەلسفەی خۆ تێبگە فکری خۆ تێبگە بڕۆهەچی فکرە تێبگە بەڵام کە خۆ تێ نەگەیشتوی ڕاکە بە دوای غەربە کەسێکی نامۆی کەسێکی دایمە لە پڕ بۆ نمونە شتی خۆشت ماوەی لەم پێش لە تەلەڤیزیۆنەکانە وازیان لە وشەی بوومە لەرزەیەنا چکە وازانن فارسیەکە زەمین لەرزەکە هینە ڕاستە فارسەکانەوە بگان چکە ئەو نەهینین ئەم وشە ڕەسەنەکە بوومیانی هەریانی زەوی لەرزە بەڵام خەریکە وردە میدیا واز لە بوومە لەرزێنێ و شەرمەکا بەکاری بێنێ جا ئەمەیە کە خۆت نەناسی لە هەموو ڕفتارێک تاونی لە هەموو ڕفتارێکە چاوە مەسەوە تەوەری دواترمان لەسەر زمانی ڕاگەیاندنە قسە لەسەر بابەتان ناکەین کە ئەو شانە ئەوە کێ بڕیارەیە کە بۆ نمونە منێک وەکو میدیاکار ئەم وشانە بەکار بێنم لە خۆمەوە ینی بۆ نمونە بوومە لەرزەم پێ جوان نییە ئەیکەم بە زەمین لەرزە ئایەمە غەدر نییە لە زمانەکەی یەکەم غەدر نییە لە ڕابردووەکە یەکەم و دواتر لەگەڵ میوانی دواترمان قسە لەسەر بابەتاکەین مامۆستا لە قسەکانتانی باسی لەوە کرد ئێمە مێژوویەکی پرشنگدارمانەیە کەسایەتیمانەیە کە مایەوەن کە ئێمە شانازیان پێوە بکەین بەڵام ئێستا ئەمە نابینین لە کەسایەتەکانە ئێستا لە تاکە لە گەنجە ئەمە نابینینەوە وەکو تۆتی گەنجێکی لاواز کە خۆی بە هیچ نازانێ وڵاتەکەی بە هیچ نازانێ و پێی وایە کە ئەم هیچ نییە هەر ئەمە شەوای کردوە کە بۆنە ئەگەر عەرەبێک یا خودی ئینگلیزیزانێک بێ هەمومان هەوڵین بە 5-6 کەس ئەو تێبگەێنین نەگەوەی ئەو بە زمانی ئێمە قسە بکە ئەتوانین لەم خۆناغەوە دەست پێ بکەین بەوەی کە کەسایەتی خۆمان دروست بکەینەوە لەسەر ئەو ڕابردوێ هەمانە بەدڵنیایی بەڵام ینی وەکو ئەمە هەنگایەکی گەورەیە کاتێ تۆ دەوڵەتێکی وەکو حەزەبانیەکان بەقەی میت بۆ کورد گرنگن من تەنانەت شوێنی دەوڵەتەکە شوێنی حکومڕانیە نزیک ئەولێ دۆزیومەتەوە ئەزانم لە کوایە بەڵام بەچێ بڵێم ئەمە 2000 ساڵ لەمە پێش گەورەترین دەسەڵاتیان هەبووە لەم ناوچەیە دەوڵەتی هەزەبانی تەنانەت هەر بۆی تێبگەین کە ئێمە چەند تەواوکەری ڕابردوین سەلاح الدین کە تقریبا 800 ساڵ لەم پێش لەم ناوچەیە بووە ئەگەڕێتەوە سەر هەزەبانیەکان بنەچەی خێزانەکەیان یعنی هەزەبانەکان خۆیان ئەگەڕێنەوە بە هەندێ ناویان گەڕێتەوە سەر سەردەمی هوری ئێمە ناهێم دەوڵەتەمان نەبیستووە میدەکان ناسینی ئێمە بۆ میدەکان کۆمەڵێ حەقایەتە ئاری و نازانم لێەوە هاتن و تەوە میت نهاتووە میت خەڵکی ڕەسەنی شاخەکانی کوردستانە بە هیچ نوێ نهاتووە میت با زۆر ینی بچینە وردەکاری ڕۆژانیانەوە میدەکان بە کوردی قسەیان کردو مەسەڵەن کە تۆڵی سەجەرە بنەچەی خێزانی ئەمڕۆ لەم شارە کە ئەم بەرنامەی تیاگرێت سەجەرە میدیە زێر میدیە ئەسب میدیە ینی وشەی مەسەن پەراس و میدەکان بەکاریان هێناوە ینی کە بیرەکەی تۆ 2600 ساڵەوە پێش بەوەکرا کەچی ئێمە دوای حەقایەتی ئاوێستا و نازام شتێک نەک ئەوە ئاینێکی مەزنی وەک ئاینی هارستانی کە کاکەیشی پێڵین ئەم ئاینە کە ئەچیتە ناوی سیرەکەی گەوهرێک لە ئەدەبی کوردیان بۆ پاراستوین گەوهرێک لە فکری کوردیان بۆ پاراستوین نەک ئەوە بەڵکو کوردستان و کوردیان کردووە بەیەک بێ و ئەگامان لە خۆیان دێ لەناو ئاینی کاکەیە کە بە من هەزارەها کەسایەتیانە ناسم لە ڕێگای شعرەکانیانەوە لووڕیەکی زۆری تایە هەورامی تایە سۆرانی تایە باشە بادینی تایە لەم سەر بۆ ئەم سەری کوردستان ئەمانە هەیەە بە سۆرانی شعری وتووە هەیە بە تەمەن هەورامی زیاتر زمانی دینەکەیە بەڵام بۆی ئەمڕۆ بە قوڵی تێبگەی لە ئانی کاکەی ئەبێ بچی بۆ فەرەنسا ئەبێ بچی کتەی فەرەنسی بخوێنیتەوە دوو کتێبی کوردی نییە کاکەی پێ بناسێنێ 1-2 ساڵەوە پێش
وابزانم یەک دوو کاکەی لە ڕۆژهەڵاتی وڵات خۆیان سووتان وەکو دژی ئەو ڕفتاری بڵین ڕژێمێران بەرامبەریان ئەو کەسانە قەڵغانی بوون قەڵغانی چۆن تۆ چۆنەڵی شوان ناوچەی شوان ناوچەی زەنگەنە ئەمە کەچی ناوی ڕۆژنامە ناڵم چکە نامەهینی بکەم ڕۆژنامەیەکی ناسراوی کوردی و لەگەڵ تەلەڤزیۆنیشا کە هەر ناوی ناڵێم لەسەر پەیجەکان ئاینی قەڵغانی تۆ کە باشترین یەکێ بوو لە باشترین ڕۆژنامەکان ئاینێکی کوردی نەناسێت من پێم سەیرە ئەمڕۆ خەڵک دکتۆرا بکات لە کووردا و کاکەی نەناسێت کە ئەمە ڕاستیشە بڕوا بکە ئێستا لە ساهانەوە نۆی کورد کاکەی ناناسێت بەداخەوە کە گەوهری فەرهەنگی کورد ماوەستا گفتوگۆکەمان نازانمنەکو خۆم زۆر چێژم نەبینی سپاس بامەدەبوونە سپاس بەڕوونکردنەوەکانە بێگومان بەردامە بین بە یارمەتی خەڵکانی وەکویەوە لەسەر درێژەدان بۆی کێمە شانازی بەنەتەوەی خۆمان بکەین لە پرۆگرامەکانی داهاتووشە لەسەرێکێک لەو بابەتانە قساکەین ئەگەر بۆ نمونە دەوڵەتی مادەکان بێ یاخۆ هەر بابەتێکی تر بێت دووبارە سپاس بامەدەبوون بینەران ئێمە بەردەوام بین لەگەڵتان بەڵام دوای پشە درێژە بە گفتوگۆکانمانین فەرموو.